لەسەر پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەتی کەرکووک زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عرفانم کاتت باش، سوپاسکە لەگەڵمانی. بەشێک لە ئەنجامەکان ڕاگەیەندراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئەمەوێت لەسەر کەرکووک زیاتر لە بەڕێزت بپرسم، ئایا ئەنجامەکان ئەوەی کە تا ئێستا هەیە لە ئاستی چاوەڕوانیەکانی ئێوە دابوونە؟ بەڵێ سوپاس بۆ بەڕێستان، سڵاو بۆ بیسەران و بینەرانی کوردستان 24. دیارە پرۆسەی هەڵبژاردن دوێنێ لە هەموو شارەکانی عێراق بەڕێوە چوو و لە شاری کەرکووکیش عینەن هەماشێت، بەڵام بەداخەوە زۆر لە هاوڵاتیانی ئێمە کە دەچوونە ویزگەی هەڵبژاردن پەنجەمۆریان نەدەخوێنرا. ئەوەی چێک بوو لە ئەسبابەکان بەڕاستی سببێکی گەورە بوو ئەو کێشەیە تەکنیکیە کە لەلایەن کۆمیسیۆنە نەیانتوانی چارەسەری بکەن. ئەوە بۆ هۆی ئەوەی کە زۆر لە هاوڵاتیان نەیانتوانی بەشداری بن، چونکە ئەوەی ئێمە ملاحەزەمان کرد عائیلە هەبوو پێکهاتمون لە 7 نەفەر، 5 نەفەریان دەنگی دەدا، 2 نەفەریان دەمایەوە. عائیلە هەبوو پێکڕا بە زۆرینە دەچوون، پەنجەمۆریان لە جیهازەکان نەدەخوێنرا. ئەوە سەبەبێک بوو بۆی کە زۆر لە هاوڵاتیان مافیان بەڕاستی باش سکاڵاتان لەسەرم بابەتە لای کۆمسیۆن تۆمار کردووە؟ بەڵێ دوێنێ دیارە وەکو بەڕێز کاکسامانی شارتوێدا سکاڵا تۆمار کرا سەبارەت بەو خوڕوقاتانە، سەبارەت بەو وەزع تەکنیکەی کە ڕوویدا لەلایەن جیهازەکانە. بەڕاستی ئەوە سەبەبێکی ڕئیسی بوو بۆ ئەوەی کە زۆر لە هاوڵاتیان بە جۆش و خۆش کە دەچوونە سەر سندوقەکانی دەنداک بدەن پەنجەمۆریانی نەدەخوێندەوە. ئەوە ناومێدێکی لای هەندێک هاوڵاتیان بەڕاستی دروست کردبوو. ئێمەش هەمان کات کاکسامان وەکو سەرپێشکاری قائیمەکە لەگەڵ بەڕێزان لە خەتدا بوون، لەگەڵ کۆمیسیۆن و لەگەڵ برادرانی کۆمیسیۆنەوانەی کە پەیوەستن بەو بەشەوە کە سکاڵایان تەژیر کرد و نیگەرانی خۆشیان پیشاندا. باشە، فەوتانی ئەو دەنگانە و دەنگدەرانی ئێوە وەکو لیستی 1970 کە پارتی بەری گەلی تورکمانیش لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لە لیستی 1970 دابوون، هیچ لە ئەنجامەکان دەگۆڕێت ئەگەر سکاڵەکانتان وەڵام بدرێتەوە؟ واللهی بەداخەوە ئەوەی ڕاستی بێ ئێمە هاوڵاتیان لە کەرکووک بە جۆش و خڕۆشەوە چوونە سەر سندوقەکانی دەنگدان. بەڕاستی ئەوە جێی مایەی دڵخۆشی بوو بۆ هەموو خەڵکی کەرکووک و کوردستانیان، چونکە بە حەقیقەت خەڵکی ئێمە تەوەقعاتی ئێمە زۆر لەو ئاستە و زۆر لەو ئەوەی کە ئیستاکە ئەلان دەکرێتن ئەوڕۆ لەوە زیاتر بوو، لەبەر ئەوەی کە خۆتان باش دەزانن ئێمە وەکو پارتی گەلی تورکمانی هاوپەیمانی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لە ناو لیستەکەدا بەشدار بووین. خەڵکی ئێمە ئامادەباشەیەکی زۆری لە خۆی دابینی بوو بە جۆش و خۆشێکی زۆر دڵخۆشیەوە دەچون لە سەر سندوقەکانی دەنان، چونکە وەکو کەرنەڤاڵێک وەکو ڕۆژێکی جێژن خۆشتان باش دەزانن دوێنێ خەڵکی کەرکووک بڕەغم ئەو هەموو ئشکالیاتانی کە لەلایەن کۆمیسیۆنەوە دروست بوو لەلایەن جیهازەکانەوە دروست بوو لە ڕووی تەکنیکەوە، بەڵام دەتوانم بڵێم بەڵێ دوێنێ جارێکی تر کورد و تورکمان هاوپەیمانەتی پارتی دموکراتی کوردستان و ئێمە پارتی گەل و لەگەڵ لایەنە سیاسەکانی تر لە ناو لیستەکەدا توانیمان جارێکی تر ئیسپاتی بکەینەوە بۆ هەموو دنیا کە فعلەن کەرکووک شارێکی کوردستانیە. باشە، بەڕێز عرفان، دوای 18 ساڵم هەڵبژاردنە بەڕێوە چوو زیاتر لە 6 ساڵی شەدۆخی کەرکووک ناساییە. لە دوای ئەم قۆناغە ئایندەی کەرکووک چۆن دەبینن؟ پێشبێنی چی لێ دەکرێت؟ وەکو دیارە دوای 2005ەوە هیچ هەڵبژاردنێک یەک هەڵبژاردن کرا لە پارێزگای کەرکووک، ئەویش وەزعی کەرکووک پەیوەست بوو بە وەضع تایبەتمەندی کە لە کەرکووکدا هەبوو، ئەویش بە گوێرەی دەستوری هەمەیشی عێراق، ئەویش مادەی 140. دیارە دوای ئەو فترە 18 ساڵەی کە هیچ هەڵبژاردنێک نەکرا، خەڵکی کەرکووک چاوەڕوان بوون. خەڵکی کەرکووک چاوەڕێی ڕۆژێکی ئاوایان دەکرد بۆ ئەوەی کە جارێکی تر دەنگی خۆیان و ڕەنگی خۆیان و خواستی خۆیان دووپات بکەنەوە بۆ شارەکەی خۆیان، چونکە ئەوەی کە لەو 6 ساڵە ڕوویدا لە دوای 16 ئۆکتۆبەر بەڕاستی زوڵمێکی گەورە بوو دەرحەق بە خەڵکی کەرکووک کرا، بە تایبەتی لە کورد و تورکمان.
ئەو پرۆسە تعریبەی کە بە چڕی کرا دوای 16 ئۆکتۆبەر ئەوە بووە هۆی ئەوەی کە خەڵکی کەرکووک نیگەرانی پیشاندا خەڵکی کەرکووک نائەموارێکی زۆری بەخۆیەوە دیت ئەوە بووەوە سەبەبی ئەوەی کە خەڵکی کەرکووک جارێکی تر بچێتەوە سەر سندوقانی دەنان بۆ گەڕانەوەی ئەو مافە لەگەڵ ئەوەشدا هاوپەیمانی ئێمە لەگە پارتی دیموکراتی کوردستان لە ناو لیستەکەدا و بەرنامەی پارتی دیموکراتستان گەڕانەوەیە بۆ ئەو مافە ڕەوایە بۆ خەڵکی کەرکووک گەڕانەوەیە بۆ ئاشتی گەڕانەوەیە بۆ پێکەوە ژیان گەڕانەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین جارێکی تر محافظێکدا ببنین ئەو محافظە بە خواست و ویستی خەڵکی کەرکووک بێتن نەکو یەکلایەنانە ئەو 6 ساڵی کە دیتمان دوای 16 ئۆکتۆبەر پارێزگارێک یەکلایەنە حکومداری دەکرد غێری تعریب و لادانی کورد و تورکمان هیچی ترمان نەدیلی. بەڵێ بەڕێز عەرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوو.